بەڵێ بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت و جەژنتان پیرۆز بێت. ئینشاءڵڵا هەمیشە و هەردەم لە ناو جەژن و خۆشیدا بن. دیارە بەرنمەیەم جارەمان تایبەت کردووە بە هونەری میوزیک و گۆرانی کوردی و ڕەنگە تا ڕادەیەکی زۆر باش جەخت لەسەر باشووری کوردستان بکەینەوە. ئەوانەی قسە لەسەر میوزیک و گۆرانی کوردی دەکەن دیارە دابەش بوون بە سەردوو بەرێ هەندێکیان لە ڕوو ئەکادیمیەکەەوە قسەی لەسەرەکەن هەندێکیشیان وەکو ئەو کەسانی کە گوێگرن بینەرن یاخود بە شێوێک لە شێوەکان ئارەزوو خولیای میوزیکیان هەیە و لێرەشا دوو دیسانەوە دوو بەرە دروست بۆ هەندێک ئەڵێن میوزیکی و گۆرانی کوردی لە ئاستێکی باشدایە هەندێک شڕایان وایە کە لە ئاستێکی خراپ یاخود ئێجگار خراپدایە و لە پاشەکشەدایە و لە قەیراندایە وەکو خۆیان ئەڵێن. ئێمە لەم بەرنمەیە مەبەستمانە ڕوونی بکەینەوە ئایا میوزیک و گۆرانی کوردی لە گەشەکردن و بەرەو پێشچووندایە یان لە پاشەکشە و لە قەیراندایە. من زیاتر ناڵم لە پێشەکێکە من میوانەکانتان پێ ئەناسێنم هەرێک لە بەڕێزان مامۆستا فەرهەنگ غەفور بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەر لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەخێر بێن ماندوونە بن مامۆستا. هەروەها خات و شەهێن تاڵەبانی دیارە ناساندنی ناوێت هونەرمەندێکی ئەزیزی ئێمەیە ئێوەش بەخێر بێن خاتون سەرسەر و سەرچاوم و بەڕێز دکتۆر جەنگی جەلال دکتۆرە لە بواری میوزیک ئێوەش بەخێر بێن دکتۆریان سەرسەر و سەرچاوەکانم. خات و شەهێن با لە ئێوە دەست پێ بکەین بۆ لە ئێوە دەست پێەکەین چونکە یاخوا تەمەند درێژ بن با زۆر گەورە شت نەکەم نیو سەدەیەکە لە بوارەکەن نیو سەدەیەکە ئەگەر زیێدەڕەویم نەکرد بێت لە بوارەکەن. ئەوەی ئێستا ئەبینرێت لەگەڵ ئەوەی جاران جیاوازیەکەی چییە و ئەگەر وەڵامی ئەو پرسیارەشم بیتەوە ئایا هونەری میوزیک و گۆرانی کوردی لە ئێستادا وەکو دەوترێت لە قەیراندایە یاخودوانیە. هەلێرە سڵاو لە بینەرانی ئازیز و خۆشەویستەکەم جەژنی ڕەمەزانیان پیرۆز بێت هیوادارم هەموو کات و هەموو ڕۆژیان جەژن بێت تاعاتیان قبول بێ بە دەرگای خۆی گەورە. خۆشحاڵم ئەم شەو لەگەڵ ئێوەی ئازیزە لە کاناڵی 24 بۆ یەکەمین جار هەم هونەری ئەو کات لە زمانی مناکە دەستم پێکرد جیاوازیەکەی شاید بێژم بە ڕاستی باسی لێ بکەم هەستەکانی ئەو جارەی ئینسانەکان لەگەڵ هەستی ئینسانەکانی ئێستا چه گروپی موسیقا چه گۆرانی بێژ ئەو زەمان بەڕاستی خەڵک هەستی تریان بوو بڵێم کە جۆرێک تر بە هونەر و موسیقا ئەڕوانین بازاڕی نەبوو پارەی نەبوو هونەر بوو بۆ خەڵک و بۆ پێشکەشکردن و بۆ ڕۆحی خەڵک ئەوەی ئێستا بازاڕی و زیاتر مادی و پارەیەکە زیاتر گیراوە شاید ئەوە بوو ئەو زمانە لەقی دووەمی پرسیارەکەم لە قەیراندایە هونەری میوزیک و گۆرانی کوردی بەڕاستی ناتوانێت لە پاشە کشەدایە باوای لێ باوای ناو بنێم وەڵا تقریبەن بە نەزەر من وا دیارە من حەزەکەم ئەوە بێش سوپاسانەکەم بێگومان دێمەوە خزمەتان مامۆستا فەرهەنگ ئێوە لە وەزارەتی ڕۆشنبیری تا چەند دەتوانی وتانە لە 4-5 ساڵی ڕابردوو خزمەتی ئەم لە قەیاخود ئەم بەشەی هونەر بکەن کە پێی وترێ هونەری میوزیک و گۆرانی کوردی و تا چەندە حەقتان داوە. بڵێ سڵاو لە پاسەکەت کاکە یادگاری وا دیارم یادگارێکی بە سوود تۆمارکەین ئەمڕۆ زۆر بەختەوەرم بەڕاستی کە دەبینم میدیای کوردی گرنجێکی باش بە بواری و ژینگەی هونەر دەدا و لە ناویشیاندا هونەرێکی هەستیار کە هونەرەکانی موزیکە بەلەقەکانی گۆرانی و تاکژەنی و هەموو ئەو بوارانەی کە ئەمڕۆ لەو چەند دەقەیە کە باسی لێوە دەکەین. دیارە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان وەکو ئەرک و هەروەها وەکو پیشەی ئەو بەپێی ئەو پەیڕە و ئەو بەرنامەیە کە لە سیاسەتی کللتوری حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە دەتوانم بڵێم ئەو چالاشی و جموجۆڵە هونەریانەی کە لە ناو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان سەپۆرت دەکرێت و داعم دەکرێت و پاڵپشتی دەکرێت دەتوانم بڵێم بە پەنجەی دەست دەژمێردرێن کەمیەکەی یعنی ناچار دەکەی کە ئەوە بڵێم
ئەو بودجەی کە تەرخان کراوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە حکمی ئەوەی کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان وەکو با بڵێن ڕۆبۆتێکی ئەو کارکتەرانەی کە لە ئەنجومەنی وەزارەت پێکات و بە جەنابی وەزیرەوە تا دەگاتە هەموو ئەو کەوادر و ئەو توانای لەناو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هەیە دەتوانم بڵێم لە ڕێگای ئەو کایەوە دەتوانین ئێمە خزمەت بە بواری چالاکی و جموزۆڵە هونەرەکان بکەین لە ڕێگای ئەو دەعم و پاڵپشتەی کە لە وەزارەتەوە لە وەکو بودجەیەک کە لە بۆمان تەرخان کرایە جگە لەوەی کە بە خۆشش دەزانی ئەو ماوەیەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان ناو قەیراندا بووە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە هەموو دنیاە وایە کایی هوەری ئیلا بێ حکوومەت پارەیەکتان یان پارەیەکیان بۆ دابین بکات بۆ ئەوەی بتوانن کار بکەن ینی نەبوونی بودجەت وای کردووەیەوە چی نەکەم بێگومان من کاکە یادگار ئەگەر ئەمە بە پێچوانەوە ببینین لە وڵاتان حکوومەت ینی سوود لە هونەرمەندەکان وەردەگرێن بەڵێ ئەمە ینی بودجەیەک لە هونەرمەندەکان وەردەگرێت بۆ وەزارەت بۆ زمینە سازکردن لە بۆ بواری ڕۆشنبیری و هوەری وڵاتەکەیان هونەرمەندەکانی ئێمار ئەڵێن پارەمان بنێ بۆی کار بکەن با بە ڕاشکاوی دەست بخەینە سەروەرینەکان کاکە یادگار بەڕاستی بۆ خۆی هەردووچیان ڕاستن چه حکومت ڕاستە چ هونەرمەندیش حەق خۆیتی کە داوای سەپۆرت بکات لە حکومەتەکەی خۆی بەڵام کێشەکە لە قانونەکەیە یاسایەک نییە کە دەستەبەری سێدەیەکانی شەهێن بکە کە لە بازار بڵاو نەبێتەوە بۆ خۆی بە سێدەیەکانی خۆی بژی ژینگەی گۆرانی لە هەرێمی کوردستان ینی وای لێبێ ئەو سێدەیە کە پێیوەماندی بۆ چەپارەی لێسەرف کردیە و لە ستۆدیۆ نەتوانێت ئەوها بە ئاساندی لە بازار گەمەی لەگەڵ بکرێ و ئەوها بە ئاساندی فرۆشێ خەڵک فێری سەقافەی کڕینی سێدی ئۆرجینال بێ باشە ئەو کاتە ئەو هونەرمەندە ئێمە ژۆکۆ حکوومەتی هەرێمی کوردستان زەڕی بەشی لێ وەردەگرین لە جاتیەوەی دامی بکەین بەڵام زەڕی بەشی لێ وەردەگرین یعنی لە سێدەیەکەی کە دەفرۆژێ لە بازار ئێمە توانین یعنی وەزارەتی دارایی بە قانونێک لە قانونەکان کە لە پەرلەمان دەرچووە بتوانین سوود لە ئەوە ژۆر بگرین بۆ ئەوەی هۆڵەکانی پێدابین بکەین زمینە سازی بۆ گەنج بکەین زمینە سازی بۆ ئۆرکستراکان بکەن بۆ ینی بۆ هەموو ئەو باشە توانایەکە مامۆستا فەرهەنگ دیارە من ناڵێم سەرڕای پۆستەکەت تۆ میوزیسیان و هونەرمەندی ئەڵم سەرڕای ئەوەی کە هونەرمەند و میوزیسیان و مامۆستای بوارەکەی پۆستێکت هەیە هاوڕای لەگەڵ قسەکەی شێنخانە کە بوارەکە لە قەیراندایە بە تایبەت ئەوەی وتمان هونەرەکانی میوزیک شێنخانیش نەیگوت لە قەیراندایە حەزەری کرد چونکە زای چۆنە ڕەنگە ئێمە لە چایخانێکدا بنیشین بڵێن قەیرانەکان ینی پەنجە لێ بدەین چونکە هەندێک شت هەیە پەیوەندی بە ئەمنی قەومیشەوە هەیە ئەنی حەزەکەم ینی بە خۆمان ئازار نەدەین باش چونکە تەنها موزیک نییە لە ینی ئەگەر بێت ئێمە باسەکەمان ئەمڕۆ لەو بوارێ ینی لە پاشەکشایە یان لە پێشکەوتنایە من چکە ئەمە بەستمە ئەم پرسیارە بە ئەوەی خۆم ینی کە ببینیم لە پێشکەوتندایە چونکە پاشەکشا بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر تەمەشا بکەین ئەمە داتامان لە بەردەستە ئەو داتای لە بەردەستە ئێمە پێشی سەرهەڵدان ئەگەر پێش ئینتیفاز تەمەشاکەین و دوای سەرهەڵدانیش تەمەشا بکەین هەر لە دروستکردنی پەیمانگەی هونەرە جوانەکان و ئەکادیمی هونەرە جوانەکان و ئەو هەموو گەنجەی کە ئێستا لە ناو پەیمانگاکان و لە ئەکادیمیەکان و لە قسەشمان لەسەر پەیمانگەکان کردووە ژمارەیەکمان لە دە پەیمانگەمانێ بزان ئەمان بەرهەمیان چێ بێ من دێمەوە خزمەتان دکتۆر جەنگی دیارە جەنابتان ئەکادمین بۆیە بەمە بەست لە کۆتاییە هاتمەلاتان بۆی ینی کۆمنت و قسەش لەسەر قسەی هەردوو میوانەکە هەبێ شێنخانەڵێت تا ڕادەیەک ڕووی لە دنیا مادیەکە کردووە و تا ڕادەیەک لە قەیراندایە مامۆستاش ئەڵێت بەو شێوەیە نیە بەڵکو لە پێشکەوتنایە ئێوە وەکو کەسێکی ئەکادیمی چاودێر بەسەر دۆخەکەەوە دۆخی با بڵین میوزیکی کوردی یاخود هوەری میوزیک هوەری گۆرانی وتن خراپە لە ئێستاە ئەخر خۆی شتێک ئێمە ژیانەکە ئێستا بوویتە مادی ئەگەر تو مۆزیک هەتا نێتە بزنس مۆزیک پێش ناکەی بۆ نمە شێن تاڵبانی ئێستا دەڵێ من مثلا مەسروفی مەسن سیدیەکی نییە بۆ نمە لە ئەوروپا کابرا گۆرانی خۆی لە ئایتونس دادنێ ڕادیۆیەک تەلەڤزیۆنە کە بەکاری دێنێت دەبێت مەسەرەن لە ماڵی خۆی دانیشتە حساب دەستەنا حسابی بانقی باش بۆ جارێک بۆ منە $2 بۆ جارێک $3 هەر جارەکە لێت داتەوە نابتە مورچیمە ئەمە لێرە دەچی مادەکە دەدەینە کەناڵەکان دەبی مەمنونیشانبی دابەزێنین هەتا بەس پەروەردە میوزیکەکە خراپە با لێرە باس بێن مە دەبی باسی پەروەردەکە بکەین لێرە ئەمە ئەو ژاوەژاوی ئێستا هەیە لە ناو مۆسیقادا ئەمە دەبی
پەنجە لەسەر برینەکان دابن ئایا ڕۆژا ڕۆشنبیری بەرپرسە وەزارەتی پەروەردە بەرپرسیان کۆمەلگاکە ناتان دروستە ئەمە دەبی لێرە شتێک باسکەین ئەتو جارە دەبێت تاکەک دروستکەی پێش ئەمەی ئایا موسیقا پێشکەتیان پاش نەکەێت ئایا تاکمان دروستکرە لە ڕووی موسیقیەوە ئەمە لە دەرەوەی وڵات لە ئەوروپاک بەپێ ئەو ڕسێرجەی کردیتەم دەڵێ لە باخچەی چاوانەوە منداڵ جێکی مۆسیقی لەوە دروست دەکرێت تا دەگاتە قۆناغی ابتدایی تا دەگاتە متەوەستە تا کۆلیژ ئەوە وەزارەتی پەروەردەی بەرپرسە منهەجە چییە تاک دروست دەکاتن لە ڕێی یاری مۆسیقا ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری نیە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە هەبێت کاتێک ئەو شتێکی باسکەن بۆ نمە یاری مۆسیقیە چیرۆکی مۆسیقیە شانی مۆسیقیە ئەو منداڵی ئامادە دەکە فێرە مۆسیقای دەکا وەزارەتی پەروەردە بەرپرسە ئەمە کات خۆلەگە مامۆستا و شار مەرجان منهەجێکمان دانا مامۆستا فەرەنجیش نزیکە هاوکاری کردین ئەمانە وەزاری پەروەردەکە منهەجێک بۆ هەرێمدانی ڕێبەری مۆسیقا وەزیر موافقەشی کرد کە چوو پرۆگرامەکان شتێکە تۆزی لەسەر نیشت یعنی بڵێم کەم تەرخەمی بێگم ئەمە هەمومان دووبوونمان کرد بزانین مەسەن لە ئەوروپا چۆنە لە وڵاتی عەرەبی چۆنە منهەجێکمان دروست ئیستفادەکردن لەوان کەوا لە ڕێی یاریەکان وەمان کرد مامۆستای مۆسیقا شەرنی ئەو کەسێ لە پەیمانگە تەخەڕوز دەکا مامۆستایەکی سەرکەوتوبی ئەمە ڕێبەرێکمان لۆ دروست کرد چۆن تاک دروستکان لەو کۆبگڵە کاتێک ئەتو تاکەکە دروست کرد دکتۆر ینی بمبورەتخوا گەر مامەڵە لەگەڵ ئەم واقعی حاڵی ئێستا بکەین کاتی ئەوێتان تاکە دروست ئێمە چاوەڕێ بکەین تا 14 ساڵ ئەگەر ئێستش دەست پێ بکەین ئەمە ئێستا هەیە چی بکەین وازارەتی ڕۆشنبیری تاکە وەردەی ئاراستەی دەکە ئایا بەرەو باشە ئەوە ئەگەر ئێستا دەست پێ بکەن 14 ساڵی باشە بەڵام ئەی ئێستا ئەوەی هەیە خۆت ناودنا ژاوەژاو ژاوەش خەڵک لانی ڕۆشنبیری ئەو مەزبوونی ئوستاز ئەمە ڕاگەیانی ڕۆشنبیری و معنیفە و دیوەفەرەنگیەکەی خەڵک ناتەواوە بۆیە کۆمەڵی ئەو ڕاگانانی بەکاردێن ڕۆژانە ئەو بند بێژانە کە داوت دەکەن ڕۆژانە بۆ نمەت شەڕە بەندیان پێک بێ دەکەن کەناڵی زۆر بەرزم بەس ئەو ڤیان بەرزبیتەوە شتێک هەیە کەناڵ زرداکێکچی زۆر مەترسیدارە ئەم ڕۆژانە منداڵەکەم ئەوەندە لە دیارە تەلەڤزۆنە لە دیارەمە نییە هەرچی لە تەلەڤزۆنی پەروەردە دەبی ئێمە ئەوەی بزان ئەوی دەبیستین ئەوی دەبینین ئەمن ئەوم ئەو ئەگە تەلەڤزۆنەکەی تەمەشای دەکەم تەلەڤزۆنەکە پەروەردەیەکی خراپ بکە منداڵەکەم پەروەردەیەکی خراپ بکە دێمەوە خزمەتت ئێوە فلتەرێکتان هەیە یان با بڵێم سانسۆرێکەیە لەسەر بەرهەمی چاک و خراپ شتیواتان هەیە کاکە یادگار سانسۆر هیچ یاسایەک نییە سانسۆر بخاتە سەرەوەی کە تۆ ئەوە بڵێ ئەوە مەڵێ ئەنەوەکو سەحافەوە ینی ئەمە پیسکردنی ژینگەی دەنگی نییە بڵێ خۆی ئەمن پێت دەڵێم هەندە گۆرانی هەیە نەک تەنها ژینگە پیس دەکا ینی ئایدۆلۆژیای ئینسانی شتێک دەدا ینی بیرکردنەوەی ئینسانی شتێک دەدا لەلایانی سایکۆلۆژی ئینسانی شتێک دەدا ئەنجگە لەوەی کە ژینگەکە پیس دەکا من زۆر جارە ئێستا بلۆ خۆم کە هونەرمەندێک سێدەیەک دەردەکا حەزم لێ سێدەیەکەی بە ئۆریژینال بکڕم دەچمە سنتەرێک لە بازار دەڵێم کاکە سێ سیدیم بدێ حەز دەکەم دامی سەپۆرتی ئیشەکە دەکەم سیدەیەک دەکڕم کە کڕیم لە ناو سیارە جێ لێ دەگرم ئەگەر زانیم سێدەیەکە بەکەڵکە و ئەحساسم دەجوڵێنێ حەزم لێ منداڵەکانیشم جێ لێ بگرن ئەگەر زانیشم خراپە هەر سێدەیەکە یەکسەر فڕی دەمەناو تەنەکەی زڵەکەم بڵێم باژینگەکەش پیس نەکە کەواتە ئێوە کە کەناڵێک لە ڕێنماییەکانتان لادات ڕۆژێ دوانسیان هەفتەیەک ڕایەگرن باشە ناکرێت گۆرانیەکیش کە لایەنە دەرونیەکە خراپەکان ئەوەی پێ وترێت میزاجی کوردەواریمان تێک دەدات ئێوە ڕایگرن دەسەڵاتیەوەتان نییە ئێمە دەسەڵاتی ئەومان نیە هیچ گۆرانیەک ڕابگرین تەنها ئەو گۆرانیانە نەبێت کە ینی بابڵێن دژی ئەمنی قەومی وڵاتەکەی خۆتە ینی هیچ قانونێکمان لە دەست نییە ینی هەر ئەو سێدێ بەڵام فرێدانە ئەو شعورەتان لە ئەو هەستتان لا دروست ناکە کە ئەبێت بێدەنگ نەبن ڕێنماییتان هەبێت کە یادگار ئەوە ڕۆشنبیری میدیاکان گرنگە ڕۆشنبیری میدیاکان ینی لە فلتەردان و سەلامەی فکری لە بۆ بوارێک لە بۆ ئەگەر میدیایەکی دیاریکرا و ئەمەی نەکرد بڵاوی کردەوە ئێوە بێدەنگ بەرامبەری وەکو هەر تاکێکی تردانیشن وڵێن وەڵاو بەرهەمە خراپ و کەناڵەکە گۆڕن ئێوە لە پێگەی بەرپرسیارەتی بۆ ئەم پرسیارە یادگار ئەوە پێیوەستە بەناو تاکانی کۆمەلگا پێویستە بە سەقافەی کۆمەلگا یعنی ناکرێ با بڵێن سێدەیەک جۆ بگرم یاخود گۆرانیەک جۆ بگرم کە میزازم تێک بدە شێن خان دیارە من کە پرسیارم لەوێ کرد تۆ لە بەردەمی خۆتەوە نەوانیە باشە ئێستا ئەوترێت تاکی کورد لە ڕووی ڕۆشنبیری و معریفەوە لە پێشترە
باشە من قسم لەسەر دووشتی ڕابردوو هەیە ئەگەر بکرێ ناوی کلاسیکی لێ بنێم کە ئەوەش قسەی زۆر لەسەرایە کلاسیکە یا کلاسیک نیە با بڵێن لە پەنجاکانی سەدەی ڕابردوو بەدواوە هونەرمەندەکانمان بەرهەمێکیان بەرهەم ئەهێنا دروستە کرد وە گوێگرەکانیشمان هەبوو گویان لێگرت بۆچی ئەوانە تا ئێستا ماونەتەوە بۆچی ئەمانەی هەفتانە بەرهەم بڵاوەکەنەوە من نازانم سێ هەفتە پێش ئێستا چی بڵاو کردوەوە بەس زانم کە ئەو بەرهەمەی بڵاو کردەوە یەکسەر ڕێکلامی بۆ بەرهەمی دوایەوە کرد ئەمە ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری نییە ئەرکی ئێوە نیە وەکو هونەرمەندان کە چیتر ینی دەستەوەستان نەبن وەکو من تۆش ناڕازی بیت کە من گوێگرێکم ئەگەر ناڕازی بە من باسیم کردگە چەند جار لە مساحبێکی کە بوومە لە تەلەڤیزیۆنەکانە باسەمەمە کردگە ئەگەر هوەر لە ناخی یەک هوەرمەندان نەبێت فقط بێت شتێ بخوێنیت و بڕێت ئەوە هەر ناچێتە ناخی هیچ گوێگرێکی یا هیچ ئەوانەیە کە ئاهلی هۆنەرن بەڕاستی من ئەوەی ئەڵێم هەستی و ئەحساسی ئەو زمانەی ئێمە لە ئێستا خەڵکەکە زۆر جیاوازە کەم و کوڕیەکە لە هونەرمەندەکانە ئێستا یان لە گوێگرەکانە گوێگری فەرموویان وانە باشە لەگەڵ وەزیفە گۆڕانەکەیە ئەوانەی بۆ نمونە مامۆستا فڕنگەڵێت سێدەکەی فڕێەدا تێنەگەشتووە لە وەزیفەکە من موافق نیم کە فەرمویان فڕێ بدەین بەڵام ئەتوانین لە زۆر میدیاکانە باس ئەمە بکردێت کە بەرهەمێک کە بە سەختی ئامادە ئەکردێت بەرهەمێک بێت کە بمێنێتەوە لە کاری هوەریا بمێنێتەوە باشە بارها من تەقازام کرد وتمە بە هوەرمەندانە گۆرانی بێژانی کە واقعەن دەنگیان خۆشە دەنگیان هەیە هەستی خەڵک ئەجۆڵێنێ ئەو دەنگە ئەتواتە دنیایکی تر ئەو دەنگە خۆشە کە ئەوێ حەزت لێبێ گوێ لێبەی بەرهەمێک بەرهەم بێنێت کە بەڕاستی بمێنێتەوە ئەوانەی ئێستا بە هەندێک هەمانە بێگومان بەگشتگیری قسە ناکەین لە بەرنامە دەنگ خۆشمان هەیە ئێستا باشە ئەوانەی ئێستا و هەندێک گەنجکاری تیاکەن بەرهەمگەلێکن بمێنەوە زۆربیان نامێنێتەوە تێکس و ئاوازەکان شاید ئەوە نییە کە بمێنێتەوە دکتۆر ئێستا قسە لەسەر ئەوە بکەین ئێستا تەکنەلۆژیا و ئفکت وای کردووە کێ پێی خۆش بێت ئەتوانێت گۆرانیەک بڵاو بکاتەوە ئەمە هەیە لە دنیاە شتێکێ ئەو تازە باسمان کرد ئەو وەزیفێ زۆر میمە بۆ نمونە باسی کاوەساغا دەکەین باشە کاوەساغی کە لاو کەچی دەگوت شتێک نەبوو لە کاوەساغا بۆ نمونە دەچووە لای سمکۆشکاک مەسەرەن لە کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان دەچوو لە دیوەخانەکە دادەنج دەیگو ئەو شەڕە چۆن ڕوویداە دەیکردە لاوکدا تا دیوەخانەی شێخ مەحموود لێوە دەچوە دیوەخانەی مەلا مستەفا چی دەکرد باسی داستانەکەی دەکرد دەگو مەسەن عەجەم ئەوها لێکردن تورک ئەوها لانی ڕۆشنبیری خەڵکەکەی بەرز دەکردەوە بەڵام ئێستا بۆن من لە گۆرانی بێژێک لە ستۆدیۆ دێتن بەرنامە ئۆتۆتۆن هەیە بۆن من مقام بەیاتمانەیە هەڵدەستی کابرا نەشازی کردیا ئەمە لە تەکنۆلۆژیاس دەکەم دوگمەشی دادەگرم تۆ نیە خیانەتە لە گوێگر طبعا خیانەتە حتمما باشە مامۆستا فەرەنگیانی من لە ئینستاگرامەکەی خۆم ڕاپرسیەکم کرد ئاسایی 623 کەس بەشداریان تیا کرد پرسیارێکی یاسایم کرد وتم ئایا پێت وایە وەکو گوێگرێک خەڵکی هونەرمەندیش تایەتی تازە ئەلبومی بڵاو کردوەوە زۆر بەنیگەرانیەوە قسەی لەسەر کردو و لە هونەرمەندە جددیەکانیشە ئەڵێم ئایا هونەری میوزیک یا با بڵێن میوزیک و گۆرانی کوردیەوەی لە ناو عامە ئەوە درێتەوە لە قەیراندایە 316 کەسیان ئەڵێن بڵێ لە قەیراندایە 307 کەسیان ئەڵێن نەخێر لە قەیراندانی ینی نزیکن لە یەکەوە بەڵام وەڵامی پرسیاکە وتومە ئەگەر پێت وایە لە قەیراندایە بۆی هەر ڕەمەکی من وەڵام وەرنەگرن ئەی زۆر بە خێرایی تایەتی ئەڵێت ئەمە ویزە 140 کۆمنتی بوات جوابی بواتەوە لە ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی کوا ماوە هەمووی خەریکی ئاواز دزینە لە تورک و فارس هونەرمەندێک ڕێز لە هونەری ڕەسەن و هەوڵوماندووبوونی هونەرمەند ناگیرێت پیسکردنی ژینگەی دەنگیە فەوزایە تونوتیژیە بەس بۆ خۆ دەرخستن و بازرگانیە گۆرانیە لە 2000 وتراوە ئێستش تۆپە ئامانج دروستکردنی شاکار نییە بەڵکو و گرنگ ناوبانگ و دەرکەوتن و خۆ دەرخستنە ئەمە ڕای گوێگرەکانە هێشتا هەر پێت وایە هونەری
گۆرانی کوردی با بڵێن لە قەیراندا نییە نەخێر لە قەیراندا نییە دەزانی چۆنە کاک یادگار ئەو ڤایرۆسە هەموو منتیقەکەی گرتیتەوە هەنی بە ئەوروپاشەوە حەز دەکەم ینی ڕەنگە شێن خان لە دەرەوەی دەزانێت ئەو ڤایرۆسە بەس تەنها کوردی باشووری نەگرتوێتەوە بەڵکو هەموو هەر چار پارچەکە و هەموو دنیاش ئێستا سەرقاڵی ئەو بەزم و ڕزمەیە دەزانی مۆسیقا ئێوە هیچ ئانتیەکتان هەیە بۆ ڤایرۆسە لە وەزارەت هیچ دژێکتان هەیە بەڵێ بێگومان ئەمە ئیش لەسەر ئەوە دەکەین ینی ئەمە دیراسی باشمان کرد ئەنجامتان وەرگرتوتەوە بەڵێ ئەنجامیشمان وەرگرتیتەوە ینی هەندێک چالاکی هەبووە چالاکی جددی هەبووە دائیمەن ئینسان لە نخبەوە دەست پێ دەکات ینی ئێمە با بازاڕی قسە نەکەین ئێستا ئەمە ئەگەر پۆپۆلیستی قسە بکەین شعبی قسە بکەین قسەیەک دەکەین باش ینی نابێ ئەمە بەگەر هەڵای وەزعەکە بکەوین ئێمە گەنج بووین کە تازە دەماخیندەوە پۆست ئەوە بوو کە من کتابێک لە باخەڵم بگرم و بچمە بازار بۆی کەستەمەشان بکەن باش بڵێن ئەوە کوڕێ ئەو کوڕێ مسەقافە تێدەگا بەڵام ئێستا پێچەوانەوە ئێستا سیارێکی فراری بۆتە مۆدلێک کە بە پێچەوانەوە کەواتە هەموو ژینگە بەڵام هەندێکیشان لە ڕێگای گۆرانی خراپەوە لە ڕێگەی پیسکردنی ژینگەی دەنگیەوە کۆمەڵێک فانیان بۆ خۆیان دروست کردووە ئەتوان لە ڕێگەی گۆرانیە خراپەکەەوە کە خیانەت لە گوێگرەکەن فێراریش بکە کاکە یادگار ئێستا ئەو بەرنامەی ئێمە دەبێتە بەشێک لە سوود وەرگتن بۆ گەنجی ئەمڕۆ کە تێ بگا بزانێت کە جوێ لە چ بگرێ چ بخینتەوە و چۆن هاموشۆ بکە خۆ ئەمە تەنها سەقافەی جۆگرتن مشکلەمان نییە کاکە یادگار سەقافەی خواردن مشکلەمانەیە سەقافەی پێکەوە ژیان سەقافەی ئاینی هەموو ئەو ڕۆشنبیریانانە هەموو ئەو ڕۆژنبیریە لە خەتەردایە باشە شێن خان من دیارە ئەمڕۆ ئەو چاوپێکەوتنانە مەخێندەوە کە ئێوە کردوتانە ئەوانەی کە بڵین چاوپێکەوتنی تەلەڤزیۆنی بۆ چ دیدار بوو بێتن لە شوێنێک نیگەرانی خۆت دەرەبڕی بەرامبەر بەوەی کە کورد گرنگی بە بێگانەدا بە خۆمانی نادا کاتێگاتە بواری هونەرمەندەکان ئەی لە ماوەی ڕابردوو ئەبینی ناویانەیەنم ئینسا دێت یەک کوشلەی تێناگە نەڕۆن لەیلا فرو هەر دێت فلان دێت فیسار دێت گرنگیەکی زۆریان پێدرێت و ئیقبالیشیان زۆر لەسەرە بەڵام کۆنسرتێکی جددی کوردێک بیکە ڕەنگە 300 کەسی بۆ کۆنە بێتەوە بۆ زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم وەڵا ئەوە بە کورتی بڵێم من ئەم گلەمە هەست لە کوردی باشوور بە تایبەت لە کوردی باشوور کە ئەگەر بەڵێ من سنوور دانانم بۆ موسیقی بۆ موسیقا و هۆنەر سنوور دانانم بەڵام ئەوەی کە فەرموتان هۆنەرمەندی کوردیان من خۆم گلێکم لێنیان نسبەت بە خۆم ئەگەر کۆنسرتێکم بگە سپاسیانەکەمەتم زۆر هۆنەرمەندمان هەست بەڕاستی دەنگییان خۆشە حەقا کۆنسرتدانن هەر ئەوەندە کە ئەڕۆن بۆ فارسەکان و عەرەبەکان بۆ ئەوانیش بن ئەو گلەمە هەست لە کوردی باشوور کە گرنگی ئان بە بێگانەکان سپاس دەکەم دکتۆر ینی لە وردە گفتگویەکی پێش بەرنامەکە ئاماژەت بەوەدا و تژەنیارەیە گلەی لەواکە کە لایڤ میوزیکەکانە شەو نایبن احتیمام بە عەرەبەت ئێستا بۆ بە ئیمتیاز بەس بمبەن ڕەنگاویش پێویستی پێ بێ میوزیکەکە نەیژێنێ بۆ چیەتی ئەبێ بژی بەسەر بەرزی بۆی وەکو پیشە مامەڵی لەگەڵ ئەو 4 ساڵێک کە شەڕی داعش ڕوویدا دەتوانین بڵین لە ڕووی بژێوی ژیانەوە هەموو کەتینە حالەتێکی ترسناک باش ژەنیار کە ڕۆژانە کاری دەکرد بۆ ڕاتبی نییە مەجبور بوو تووشی ئەو نایت کلااپ و تووشی فەنادق و ئەوانە بوو لێرە ژەنیاری مەسەن کوردی سووری هەیە عەرەب هەیە تورکێ بۆن ئەوان دێن وی لێ هات بۆنمەلەوە 20 دلار 30 دلار لەبەر حەزی لێ عەزفکە حەزەکەی گەورەترە لەوێ دەچی لە نادێکە عەزف دەکات مەجبور چ نادێکە عەزفەکە لەوێ شوێنی نابیتەوە لەبەر گۆرانبێژێکی عەرەبیان هینەیە ڕوانێ ئەو ژەنیارن ئەوێشی پێڕەوا نابینن شارەزای موسیقای عەرب مەسەڵەن کەرسومی لەبەر نییە زیاتر شتەکانی عەلی مەردان و تارەت خۆوانی بەس گۆرانبێژێک عەرەبە لەوێ کچێکی جوانە هەتا ئەو خەڵکە دێ دەخوات و لە دیارەدا دەنیشی چێژی لێوەگری مەجبورە عازبەکەش لە بەغداد دێ ئەوە کەش لە دەرەوە دیارە من دڵنیام لەوەی کە زۆر گفتوگۆی تر هەبوو بابەتەکە تێر بکات بەڵام ئەمە لاکردنەوەیەکی کوردستان 24 و پاسی یادگار بوو لە خەمی هونەر بۆی کەناڵەکانی تریژیشی لەسەرکەن بابەتی دیکەشی لەسەر بوو ڕوژێنرێت من زۆر سپاسی مامۆستا فەرەنگ غەفور بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەر لە وەزارەتی ڕۆشنبیریەکەم ماندوونە بن سپاس بۆ کاتی بەێمەتان بەخشی خاتوشێن فەرمو کۆمنتێک هەبوو وەڵا ئەگە ئیجازە بن ئەوە بڵێم کە وەزارەتی ڕۆشنبیری من بە نظر من ئەبێت پشتگیری لە
ئەو هوەرمەندەکە بەڕاستی دەنگی هەیە بیکات چون ممکنە ئەو پارەی نەبێت تا ئێستا نەیان بتوانێت کردووە؟ بەرهەمی من ئاگام لێ نییە بۆ خۆم ئەلان احتیاجم ئەوە کە خۆیان تەشیفیان هەست سێ چوار گۆرانی تازای خەشنگ مەس خەڵک داوام لێکە بۆ دیارەت نییە تا ئێستا نیان و توێشەین خان بۆچ نێنێ هەناگە چگومە وەزارەتیش بێژم بۆچت نایخۆیت بێ ئێمە پشکێتێکەوە گروپ موسیقامان هەست ئوسودێتمان هەست تەواویکە و ئەمە منزڵم تەنها خۆم نییە فرە هوەرمەندە دەنگیان خۆشە پارەیان نییە بەڕاستی وەزارەت بە نەزەر من وەزیفەی هەستکە ئەو پشکیریایان لێ بکە سوپاس بۆ گەلێک سپاس شێن خان شێن تاڵەبانی ئەمە لە خزمەتین دکتۆر جەنگی جەلال دکتۆرا لە بواری میوزیک سوپاس بەو هیوایی توانی بێتمان لایەکی جددی لە خەمی هونەر بە تایبەت هونەری میوزیک بە تەواوی بەکانی ئەو بکەین و مادوونە من گەلێک سوپاس دەستخۆشیتان زۆر سوپاس. عزیزانم دووبارە سڵاوتان لێبێت ئەم بەشەی بەرنامەکەمان هێناوە تا شارە جوانەکەی سلێمانی شارە حیاتەکە هەمیشە ئەمە وترێتەوە کە باس لە هونەر بکرێت ناو هونەریشە باس لە هونەرەکانی میوزیک بکەی میوزیک و گۆرانی بکەین ناکرێ باسی شاری سلێمانی و هاوبەشی و مشارەکەی شاری سلێمانی لە پێشخستنی هونەری میوزیک و گۆرانی کوردی نەکرێت. من میوانداری کاکە دیاری قەرەداغی مامۆستا دیاری قەرەداغیم کردووە وەکو کورد دەڵێت پێویستی بە ناساندن نییە مامۆستاگیان سڵاوتان لێبێت سوپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئێوەی ئازیز کاگێتگار بژین دیارە قسەکردن لەسەر هونەرەکانی میوزیک یا هونەری میوزیک و گۆرانی بۆی بە جوانی بگاتە بینەر بابەتێکی یەجگار فراوانە بەڵام ئەوەی لە ئێستایە ئەبینرێت ناوە گوێمان لێبێتەوە ئەڵێن ئەم بوارە لە قەیرانێکی ئێجگار جددیدایە و ئەگەر فریایی نەکەون ڕەنگە ئەوانەشی کاری جددیەکەن وردە هەم ساردنەوە هەم بکشێنەوە ئەمە تا چەندەوایە و تا چەندەوانیە بە بۆچوونی من ئەم قەیرانە قەیرانێکی هەنووکەیی نییە بەڵکو قەیرانێکی درێژکراوەی قەیرانە یەک لە دوایەکەکانی هونەری کوردیە نابێت زۆر ئیسحاف و غەدر بکەین بە حەقی ئەو باریکە ئێستا لە هونەری کوردیا هەیە دەبێت ئەگەر کەمێکیش بگەڕێنەوە بۆ مێژووی کۆندیسانەوە لە هەموو حەق بە مێژوویەکانە وەکو دەوترێ کەم و کورتی هەبووە هەژاری هەبووە ئەمە هەمووی گەڕاوەتەوە بۆ ئەوەی کە بەگشتی لە مێژووی کۆنەوە حتاکو ئێستی من و تۆ کە قسەی لەسەرەکەین ئەم بوارە نەبوو بە بوارێکی کللتوری و لە دام و دەستگای دەوڵەتی ئێستاماندا دیسانەوە جێی خۆی نەکردو و چی خۆی نەکردووە و سیاسەتی کللتوری هێزگار زەعیفە و کۆمەڵی قەیرانی یەک لە دوای یەک بەسەر کۆی کایەکانی ژیان و شتەکان و حتا سیاست و سیاسەتی حکومڕانی و هەموو بوارەکانی تریشە هاتووە ناسکترین کایش کە کاریگەری خۆی بەسەرەوەیە کە ئیش بەڕاستی کای کللتوریە دەبینی ئەم کایە لەبەرەوەی کە خۆی دیسان هەژار بوو خۆی لە قۆناغی نەشوونما بوو خۆی دیسانەوە درێژکراوی کۆمەڵە قەیرانی کەڵەکە بووی سات و ڕۆژگارە جیاجەکانی پێشتر بووە بۆیە دەبینیت دیسانەوەمەش جارێکی کە دووچاری قەیرانی تازەترە بێ قەیرانێکی جۆری ترە بێ بەڵام ئەگەر قەیرانەکان ئەو ئەزمانە وا تەفسیرکەین کە هەر کەسەمان بەپی مەزاجی کۆن لەگە کلاسیکیاتە وای تەشبیهکەین کە ئەو سەردەمێکی زێڕین بوو نایابتر بووە ئێستا سەردەمێکی تێڕوانینەش زوو دروستە بێ ئەڵێن ئەوانەی لە دوای پەنجاکانی با بڵێن سەدەی ڕابردوو یان هەر لە سەدەی ڕابردوو بەگشتی بەرهەمێنراون زیاتر ئەمێننەوە و زیاتر لەگەڵ ڕۆحە هەڵەکەن و احساسی زیاترت پێ بەڵێ من ویستم ئەوە تاواکەم کە بڵێم ئەگەر ئەم شۆڤەیە ئەم شۆڤەکاری وا بکەین کە ئەمە هەر شتێک لە سەردەمی زووە قیمەت و بەها و ڕۆحی ترە بێگومان ئەمە ڕەنگە دوور بێ لە ڕاستیەوە لەو کاتە شەکاری ناجۆر کاری ناهونەری نائەکادیمی ناکواڵەتی هەبووە کاری ناشایستە هەبووە هەندێک لەم ئەزمەی کە ئێستا دووچاری بووین درێژکراوی و ئەزمانەیە
و ئەو ئەزمونانەشە چکە ئەزمونێکی کامڵ نەبوو بەڕاستی نابێت زۆر ئەوە بڵین هەرچی لە کۆنابەرەم هاتۆ ئێمە تەقدیرمان بووی هەبێ و ئێمە ڕێزمان بووی هەبێ و ترسمان لەوە هەبێ ئەبێ تەقدیسی کەین و وا بکەین نەخێر لەو کاتانەشە کاری خراپ کرا ئەمانە بەڵام ئەمی کە ئێستا هەیە من هاوڕاتم بەر لێشاوێکی سیر کەوتووە ینی ئەتوانین بڵین سێبەری هوەرە ئەتوانین بڵین فەیکە ئەتوانین بڵین بە دیجیتال بوونی حەزە بەقەدەر ئەوەندەی ڕۆح ویستی بێ ڕۆح ئاماژە بە هەموو ژانڕ و ڕەگەزەکانی بکە باشە ئەمە تا ڕادەیەکی باش گرێدراوی یەکن دینە سەر باسێکی تر ئەبینین کۆمەڵێک هاتوونەتە بوارەکەەوە لەگەڵ حرمەتی زۆرمان بۆیان وەکو مرۆڤ وەکو ئینسانێک بەڵام هەفتانە بەرهەمیان هەیە ئەمە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەترسن لەوەی بێدەنگ بن ون بن با بچینەوە سەر ئەوە بۆچی کوانتیتی نەکوالەتی بۆچی ژمارە بە کوردی کەوتێ بە ژمارەکردنی بەرهەمەکان بەقەدەر بە چۆنێتیکردنی بەرهەمەکان لەم کاتەیە هەندێکیان ناتوانن لە ڕێگەی کوالەتیەوە ئەو کارە بکەن چکە ئێمە ئەگە تەفسیری هونەرمەند بوونیان بۆ بکەین زۆریان ئەو شوناسان ئەبێ لێ بسەنیتەوە بەڕاستی چکە ئەو توانە ئەو مەقدەرەت و ئەو ڕۆحەتی تیانە ئەو ڕۆحەتە سەوفیتیانێ کە بتوانێت کارێ دروستکە ناچار ئەبێت چی بکە ناچار ئەبێ بە بەردەوامی لە بەردەمی چاو و جۆچکی تۆیە بێ یان دەجات پەناباتە بەرکڕینی وە لە دوایی ئینستاگرام وە لە دواییشە بەڵێ وەکو تۆ ئەفەرموویت لە دواییشە بەواستەی سوۆشیال میدیاوە ئەبێ ژماری شتەکان زیاکە با من و تۆ زەمن لە بینمانە بێت ئەوان دەستپێکی هەموو کارێکی هوەریان لەو کاتایەوە کۆتاییان هەرو ڕۆژەیە بەڵام هەروکو خۆ دوتت مەسەرەن چەندین جیل دروستە بێتەوە کە پەپولەی ئازادی مەزەری خاڵقی هەر ئەوترێتەوە مەسەرەن گۆرانەکانی سەعەلی ئەزغەر هەر ئەوترێتەوە مەسەرەن شاکارەکانی بەرتارێکی سپیدەی مەسەرەن کامگارەکان هەر ئەوترێتەوە زۆرێک لە شاکارەکانی مەسەرەن هونەرمەندانی کورد من لێرە حەز ناکەم ناوەکانیان بەڵێن بۆی ئەمانە زۆرن تۆ واز لە دیاری بێنە کە من قسەکەرم زۆرێک لە هونەرمەندانی تر ئەمانە دەوترێتەوە بۆ ئەجیال و لە دنیای عەربی شەوە خۆم زاهیرەیە هەر لە ناو زاهیرەیەکی یعنی دیاردەیەکی کوردانە نییە و کوردی نییە مەسەلەن کەلثوم هەر کەلسومە و مەسەلەن حەلیم هەر حەلیمە و ماجیدە ڕۆمی و فەیروس هەر ئەوانەیە بەڵام سێرەکەی هەزاران لەم گەنجانە ناوەکانیان چییە مودێکە دێت و دەڕوا شنێکی باە و دێت و دەڕوا دوو پرسیاری گرنگم ماوە یەکێکیان پەیوەستە بە ئەرکی حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیریەوە وەزارەتی ڕۆشنبیری لە ئاست دۆخی هوەری میوزیک و گۆرانی بووە لە ئاست ئەو قەیرانە بووە کە بەرۆکی گرتووە یان زۆر خوێن ساردانە مامەڵی لەگەڵاکردن ئەبێ باز لەوە بکەین کە هەر لە ناو هەڕەمی هەیکەلەی حکوومەتی هەرمی کوردستانە ئەو شتی کە خۆی بایەخی نییە وەزارەتی ڕۆشنبیریە چجای وەزارەتی ڕۆشنبیری بایەخ دابنێ بۆ شتەکان هەر کاتێک کە بایەخ دانرا بۆ خودی وەزارەتی ڕۆشنبیری ئەو کاتە وەزارەتی ڕۆشنبیری خۆی ئەتوانێت بە قووەت و بە بایەخەوە تەماشای شتەکانی کە بکە وەزارەتی ڕۆشنبیری بریتە لە ئاشکردنەوەی کەسەکان بۆ وەرگرتنی پۆستەکان و دوای ئەوەش بەسەراحەتەن لەگەڵ ڕێز و تەقدیر و حرمەتم بۆ هەموو هاوڕێ و کەس و کارانەمان کە لەو پۆستانە یەک لە دوایەک کاریان کردووە خەتاکە لە خودی نییە شخصی نییە خەتاکە لەوەیە کە نەتوانراوە سیاسەتێکی کللتوری دابنرێ کەم تۆ بانی بووی بە وەزیر تۆ بتوانی لەسەر ئەم سیاسەتە کللتوریە بڕۆی ئەخرمە غەڵەتێکی گەورەیە ئەمە چاوەڕانکەین پۆستێکی سیادی حتا پۆستێکی وەزاری وەربگری پۆستێکی وەزارەتی ڕۆشنبیری وەرگری بەڵام بەبێ ئەوەی سیاسەتی کللتوری هەبێ لە ناو مؤسسەکە هیچ نییە ینی کە کاری پێ بکرێت چیە سیاسەتی کللتوری داڕێژێ نخبە دای ئەنێ مەفروزە ئەمە بەر لە 50 ساڵ لەمەوە بەرکرایە و سیاسەتی کللتوری بۆ 100 ساڵ دابنرایە بۆ ئەوەی ئەگەر سبینێ ئەمر و زەید بوو بە وەزیر چێشەی نەبێ بەڵام ێستا هەموو وەزیرکی تازەکەیە فەقیرە نازانێت چی بکە ناچارە بەس دەرگاکە بگۆڕێ یا قەنەفەکان بگۆڕێ یا پەردەکە بگۆڕێ یا تۆزێ بودجەکە مەکەیا زیاکە ئەگە قەیرانێکە بوو لە پڕداعشتێکگە وەزیرە بندەستە بێ ئەگەر لێشاوەکەی بۆ کراوە تۆزە پاریان نایێت ئەڵێن وەزیری چاکەوە ئەو ساڵە کۆمەڵێک ئینتاج کراوە ئەمە وانە بەڕێی من ئەبێ نخبەی کوردی ئەمەش لە مابینی دوو قەوسا چووکە بێ ئەوش یەک دنیا پرسیاری خۆی هەیە چێن نخبەکان
نەکەوتونەتە پاشکۆی حیزب و نەبوون بە سوزانم بووق و قەڵەمکێشی حیزبەکان و إلى آخری ئەبێ ئەوانەی بە فعلی کە خەمخۆری کلتورن لاەنە کولتوریەکەن و ئەو خەڵکە مسەقەفە جددیە پەراوێزخراوانەی کاتا ئێستا لە ڕویان نایە تەنانەت تەماشای حیزبیشکەن چ جای لە دەواازەی حیزبا دابنیشن ئەو جۆرە کەسانە بێن سیاسەتێکی کللتوری محکەم دابڕێژن و حکووماتی کوردی یەک بە دوای یەک ناچارکن کە لەسەر ئەم سیاسەتە کللتوریە ئەو چەند ساڵێک گەر لەسەر ئەمە بڕۆن بە ئەمەش تاقی بکەنەوە. باشە کاکە دیاری کۆتا پرسیارم گەر داوای لێبوور نەکەم بە کورتی وەڵام بیتەوە سوپاس سەکەم باسی ئەرکی هونەرمان کرد ئەرکی هونەرمەندمان کرد ئەرکی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانیشمان کرد چی بە نسبەت ئەرکی ڕاگەیاندنەوە بەرامبەر بە هونەری جددی پرسیارێکی جددیە ومێد مەکرم پرسیارە هەر لە ئەوڵەوە بواە بۆ ئەوەی حەقی بەمێ هەوڵەتەم زۆر بە خێرایی قسەکەم بۆی ئەوە بم هەموو ئینسانێک مافی خۆیەتی هونەر پێشکەشکە بەڵام هیچ میدیایەک بووی نییە تەرویجی کاری خراپ بکە یعنی تۆ کە کارێکی من زانی خراپە کات لێ یەکەم سەپۆرتم مەکە و پشتگیرم مەکە گورەوە مەهزەلەیە گەر میدیایەک دانیشێت بەقەدەر ئاستی خراپی فەنانەکە خۆی خراپ بێ و ئەی بە پێشکەشکار ناموسەقف بێ و ئەبێت تۆ تەماشای میدیاکانی هەموو دنیاکە پلە بەرزەکانی خوێندنیان ناو بە پێشکەشکاران لێرە مرۆڤێک لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ جەنابەت کە پێشکەشکاری زۆرێک لە پێشکەشکارە بە توانەکانی میدیای کوردی دەبینی خەڵکانێکە هێنە پێشەوە مایکیانە دەستەنانت بەڕاستی نایی خوان بەسیانی دووجار غەڵەتی تیاکە نەگەر بینوسن ئەمە کارەساتە میدیا بەم شێوەیە نییە میدیا بەم شێوە نییە هەتا ئێستش لە بێچێژی خۆیان ئێسقاتکەن بەسەر یەک کۆمەلگا هەموو کۆمەلگا بێچێشکن میدیا ئەبێت بتوانێ هەڵاوێردی کارە هونەریەکان کە و لایەنە کولتوریەکان کە و ئەوەی جوانە بیکا بە میوان و بوچی شاشەکەی خۆی و ئەوەشی کە خراپە ئاعتیزار بۆ بکارەکانی بێنێتەوە بڵێ کاکە جان تۆ خەریکی کارێکی کە بە باشترە نەک دنیاە خەڵکمان لێ بکەن بە قارەمان و بە ئیمپراتۆر و بە پاشای هەست و نازەم چی ئەم جۆرە ناوانە و دنیایەک بەرنامەی سیر و سەمەرە کە بەڕاستی شەرمەکەی و دوای ئەوەش تووشی ئەوە ئەبی کە بەڕاستی دەبینی ئەمڕۆ بەرنامێک لەگەڵ تۆیاکەن سبینێ بەرنامێک لەگەڵ کەسێکی کاکەن کە خۆت تەریقە بیت پەشیمانی کە لەو بەرنامە بووی و یا تۆ ئیتر چانسێکت ئەبێ لە دوای ئەوڵی من ناچمەنەوە بەرنامە بۆیە بەڕێی من ئەبێ میدیای کوردی خۆی بە دوور بگرێ لەم مهاتەراتەوە بەڕاست هونەرمەند دیاری قەرەداغی زۆر سوپاس هەر بژین بێگومان قسەکانتان گرنگ بوون بە ئومێدەی کە جێگە بگرێت و ئەوەی پەیوەستە بەو قسانەوە ئەو قسانەی گرێتەوە لای لێ بکاتەوە بە گرنگیەوە لێ بڕوانی هەر بژین بڵێ ئەزیزانم لێرە ئەم بەشەی بەرنامە کەشمان کۆتایی پێهات تا لە بەشی دواتر گفتوگویەکی دیکەمانە بێت چاوتان لەسەرمان بێت. بەڵێ بینەرانی زێدە عەزیز دووبارە سڵاوتان لێبێت لەم بەشەی بەرنامەکە میوانداری هونەرمەند ماریا هەورامیمان کردووە مەبەستمانە بەردەوامی بەو گفتوگۆیەمان بدەین کە تایبەتە بە هونەری یاخود هونەرەکانی میوزیک هونەری میوزیک و گۆرانی لە هەرێمی کوردستان ماریا خان بەنسبەت هونەری میوزیک و گۆرانیەوە گەنجان تا چەندە هاوکاری کراون تا چەندە پاڵپشتی کراون چ لەلایەن حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیریەوە چ لەلایەن ئەو هونەرمەندانەی کە تەمەنێکە لە بوارەکەن گەنجان بۆ مەبەستی پاڵپشتیکردن من خۆم وەکو خۆم قساکەم وەزارەتی ڕۆشنبیری یعنی هیچ پاڵپشتێک نییە بەڕاستی بەداخەوەم و لەگەڵ ئەوەشە ئەو هونەرمەندانی کە لە پێش ئێمە کاریان کردووە من پێشنیاری ئەویان بۆکەم هەر بەڕاستی کە من لەگەڵ منە لەگەڵ گەنجێکی تری دەنگخۆشە کە هاوکاریان بن بۆ ئەوەی کاری باش و جوان بکرێت چونکە ئەوان ئەزبوونێکی زۆر باشیان هەیە کە پێویستە یارمەتی ئەم گەنجانە بن لەگەڵ ئەوەشە کە ئیشێک ئەکەن بێن ڕەخنەی لێ بگرن ئەگەر باشیش نەبێت بەڵام ڕەخنەکە بار و خێنەر نەبێت ڕەخنەکە ئەو بێت کە ئەم گەنجە دروست بکات جارێکی تر هەوڵ باتەوە ئیشەکە بە شێوەیەکی جوانتر بکات باشە ڕایەکی دیکە هەیە ئەڵێت گەنجەکانمان زۆر گوێ لە گەنجەکان ناگرن گەنجی جددی باسەکەم
بۆ نمونە هەندێک کەس هاتوونەتە پێشەوە گرنگیان پێ ئەدرێت ڕەنگە دەنگیشیان خۆش نەبێت ئەوانەشی دەنگیان خۆشە و ڕۆحی هوەرەکەیان پێە هەست و ئەحساسەکە ئەبەخشن بە گوێگر ڕەنگە بڵێم پشتگوێ خراون هەڵە نەبوو ڕاستە لەگەڵتان بێگومان یعنی هەیە دەنگی بەس لە ناو ستۆدیۆیە باشە لەبەرەوەی بە لایڤ هیچ دەنگی نییە بەڵام لە کاتێکیشە سەیرەکەی ئەمایان کردو بە تۆپ ئەمایان کردو بە باشترین هوەرمەند بەڵام ئەوەی کە ئەشێوێ بە دڵ بە ڕۆح ئیشی هوەری بکات یعنی ئەو گوێگری نییە بەڕاستی لێرەیە لە ئێستاە ئەمەش وای کردووە بۆ خەڵک وای کردووە کە ئەم هوەرە بەم ئاستی ئێستا بڕات بەڕاستی من لەگەڵ ڕێزم بۆ زۆرینەی گوێگر بەڵام گوێگری ئێستا ئەم گەنجانەی ئێستا گوێ لە ئەو هوەرە ئەگرن هەستەکەم تااقەتیان نەبێت گوێ لە هوەری ڕەسەن بگرن هوەری ڕەسەنیان ئێمال کردووە ئەوەش پێم سەیرە ئیتر بۆیان گەنج ینی ئەو هوەرمەندە گەنجانش کە ئیشەکەن مەجبورن بە دڵی گوێگر بکەن کە گوێگر چی ئەوێت بۆ بازارەکە ئیشەکەن بۆ بازار و بۆ ناوبانگ ئیشەکەن گرنگ نییە ناوبانگەکەی چۆن بێت گرنگ نییە ئیشەکەی کوالەتی باش نەبێت گرنگ نییە ئەگەر کۆپی بێت ئەم ئیشەی گرنگ ئەوێ ئەو ئەڵێ بەم ئیشان ناوبانگ دەرەکەم باشە منم پرسیارە مەر لەم بەرنمەیە کردو و دیسانەوە لە تۆشە پرسمەوە ئەو گۆرانی بێژانە ئەو کلیپانە ئەو کۆنسرتانە ئەو حزوری بەرنامانە کە زۆربیان بە پلەی باک گۆرانیەکانی خۆیان ئەڵێنەوە پێت وایان بەرهەمانە بمێننەوە یان کاتێکە و تێپەڕن شەپۆلێکە و کۆتایی دێت من ڕاستیەکەی پێم وانە ئەو بەرهەمانە زۆر بمێنەوە ئەگەر گوێ لەم ئیشانەی ئێستا بگری مانگێک کەمتریش نامێنێتەوە لە ناو خەڵکە هەمووی بۆ هەفتەیەک دوو هەفتە دواتر ونەبێت ئەو بەرهەمە ئەمەش کەوتۆتۆ سەر دەنگی ئەو هوەرمەندە لەگەڵ تام یعنی هوەرمەند هەیە ئەیبینم لە بەرنمەیەکی لایڤایە بەڵام بە پلەی باک گۆرانیاڵێ ئەی تۆ چۆنچۆنی هاتوویتەتە ئەم بوارەوە ئەگەر سیقە و بە دەنگی خۆنیە چۆنچۆنی ئیشەکەی بە هەروەها کۆنسرتیشم بینیەوە هەر لە کۆنسرتیشە بە پلەی باک گۆرانیم بیستووە من بۆیە بەرهەمی ئەوانە هەز ناکەم زۆر بمێنەوە چونکە ئەوان تەنیا وەکو پێشتری ژوتم بۆ ناوبانگ ئیشەکەن کە بۆ ناوبانگیش ئیشە کرد کاتیە من بەرپرسێکی وەزارەتی ڕۆشنبیری لەم بەرنمەیە میوانم بووتی ئەمە ناتوانین هیچ کلیپێک ڕابگرین و هیچ فلتەرێکیشمان نییە بۆچی ینی ناتوانن منیشە و پرسیارم کرد وتم باش ئەگەر کەناڵێک لە ڕێنمایەکانی ئێوە لا بدات ڕەنگە بۆ هەفتەیەک پەخشی ڕابگرن کلیپێک کە ئەڕوات ینی من لەم ڕۆژانە کلیپێکم بینی لەگەڵ ڕێزی بێپایانم بۆ بینەران و بۆ جەنابیشتان کە گوێیان لەم قسەیە کە بینەری ئەم قسانن بڕوات هەبێت ینی تەرکیزەکە هێندە لەسەر ئەو خانمانە بوو کە بەڕووتی لە کلیپەکە دەرەکەوتن لەسەر گۆرانی بێژەکە نەبوو گۆرانی بێژەکەش گۆرانی بێژ نازانم پێ بڵم گۆرانی بێژیان نە وتبووی ئەم جارە باشتری تەقێنمەوە بە کلیپی داهاتوو خۆی ئەگەر هوەرمەند بەڕاستی بێوە هوەر بکە هوەر کاری ڕۆحە بەڕاستی هیچ پێویستی بەوە نییە ئەم کەسە بۆ نمونە ئەگەر ئاخانمیش بێ من بۆ خانمەڵم هیچ خانەمێک پێویستی بەوە نییە لە ڕێی خۆنمایشکردن و خۆ عرزکردنەوە کلیپەکە و زۆر سەرنجڕاکێش بە بۆی بینەر بۆ خۆ کۆکەیتەوە هوەرمەند ئەوانی کە گۆرانی بێژن پێویستی بە گوێگرە نەک بینەر بەڕاستی تۆ ئەبێ بە دەنگت بە گۆرانیەکانە یعنی گوێگر بۆ خۆ کۆ بکەیتەوە هیچ پێویست بە بۆ ناکە بڵێ من کلیپێکەکەم ئەبێ دەرکەوتنم وا بێت کە ناوبانگی پێدەکەم کەواتە وەزارەتی ڕۆشنبیری کاڵێ ئەمە فلتەرمان نیە ئەمە خۆ دزینەوەیە بێگومان لە بنەڕەتا ئەرک و ئەوە ئەرکی ئەوانە ئەوە ئەرکی ئەوانە یعنی پێم سەیرەکە ئەو قسەیە کراوە بڵێ لە دەسەڵاتی ئێمە نیە و هەر ڕاگەاندنەکانیش کە کلیپێک ئەبینن یان کە میلۆدیەک ئەبینن باش نیە هیچ پێویست ناکا بڵاویکەنەوە ئەوانیش ڕایگرن ئەو کاتە ئەم هوەرمەندە هەوڵەیەک یعنی ئیشی جوانتر بکات بەڕاستی هوەرمەند ماریا هەورامی زۆر سوپاس کە لەم بەشەی بەرنامەکە لەگەڵمان زۆرتە بوو سوپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و زانیاریەکانتان ماندوو نەبن هەربژین بەڵێ ئەزیزانم ئەم بەشەی بەرنامەی پاسی یادگار لێرە کۆتایی دێت
لە بەشی داهاتوو لە خزمەتتانە. بەڵێ بینەرانی زێدازیزم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی کۆتایی بەرنمەکە بە سوپاسەوە لە خزمەتی مامۆستا هەڵکە و زاهرین هونەرمەند و ئاوازدانەر. مامۆستا سڵاوتان لێبێت سوپاس بۆ ئەو کاتەی بە ئێمە و بە بینەرانتان بەخشی. مادوو نەبن جەژنیشتان پیرۆز بێت. زۆر سوپاس هەربەشتان پیرۆز بێ و سوپاسانەکەم گەلێک سوپاس. لەو پرسیارەوە دەست پێ بکەین. بەڵێ ئێستا قسەیەکەیە ئارگومنتێکەیە زۆر دووبارەکرێتەوە ئەو وترێت هونەری میوزیک یا هونەرەکانی ئەوانەی بەستراون بە میوزیکەوە بە لە قەجیاوازەکانەوە لە ناو هەرێمی کوردستان لە باشوور لە قەیران و پاشەکشێدان. ئەم قسەیە تا چەندە قسەیەکی زانستیە و تا چەندە ڕاستە؟ دیارە من نازانم کێکە ئەو قسانە دەکات دەبا ئێمە ڕەخنەگیری تایبەتمان بە مەجای ئەگەر باز لە هونەری موزیککەین هەبێت و قسەی لەسەر بکات. ئەگەر من وەک خۆم قسە بکەم وەکو هەڵکە و زاهر و ئەو هونەرمەندانەی کە لەگەڵ من کار دەکەن و ئەو کارانەی کە دەیکەین بلعکس ئێمە توانیمانە پێشکەوتنێکی زۆر باش بە مەجای موزیک بدەین. زۆری ستایلەکانی کە لە ناو مۆزیشی کوردی نەبووە هێناومانەتە ناو مۆزیشی کوردیەوە و بەشداری فیستیڤاڵەکانی دەرەوەمان کردووە بە نەتائیجی زۆر باش گەڕای نەتەوانێ. ممکنە کۆمەڵێک کار و ئەسباب هەبێت کە لێرە خەڵکانێک تووشی ئەوە دەبن کە دەڵێن لە قەیراندایە مۆزیشی کوردی من وای نابینم. ممکنە هەمە جۆرە بۆچوونەکانیش لەبەرەوەی بێگومان بوونی اختلاف لە ڕووی کارەکانەوە تهدیدی ئەو شتە دەکات. من وەک خۆم بە بەردەوامی بە نافەسێکی بەردەوامی کە کارم کردووە لەگەڵ ئەو هونەرمەندە دەزانم چی دەکەم دەزانم لە پێشوو چیم کردووە داهاتوش چی دەکەم من وەک خۆم بوارەکە زۆر بە پێشکەوتن دەبین. ئەمە بەنسبەت مامۆستا هەڵکەوت زاهیر و قوتابیەکانیەوە ئەوانەی کاری لەگەڵاکەن یا باوای ناو بنین بەنسبەت ئەوانی دیکەوە تۆ تێڕوانینت چییە؟ من وەک خۆم ڕەخنەگر نەبووم وەلاکین ئەوە پێ باشترە ئەعتماد بخرێتە سەر داهێنانی نوێ یعنی هونەرمەندێکی گەنج کە دێگۆرانی دەڵێ باشترە ئاوازێکی تایبەت بەخۆی بۆ دروست بکرێ ئەکرێ وەکو وتنەوەی گۆرانی بێژی وڵاتانی دەرەوە چه عەرەبی بێ چه تورکی بێ فارسی بێ بە ئیجازە لێوەرگرتن بە ئیجازە لێوەرگرتن بۆ نمونە کار هەیە ئێمە کردومانە گۆرانی هونەرمەند فەضل شاکر حیاتی ڕۆح لەبەرەوەی لە کاتی ئیشکردنەکە من هاو بەش بووم لەو پرۆژێدا داوا کراوەتەوە بە دەنگی هونەرمەند میرات تۆمارێکی لەبەرەوەی ئەمڕۆ فەضل شاکر وجودی لە ناو ساحەی عەرەبی نەماوە بە حوکمی گۆڕینی مەسائلی هونەریەکەی و پۆستەکەشی ئێستا پۆستی هەیە زیاتر بێگومان لەبەرەوە مثلەن چەندین بەشداری ئەوە بڵێن فیستیڤاڵەکان دەکەین و یا بەرنامەکان دەکەین موزیکی تایبەتی ئینەکە لە شەریکەی ینی بەرهەمهێنەرەوە بۆ ئێمەنێراوە کە ڕێکۆردی کەینەوە ئەمە چەندین بەرهەمی وا بووە تا ئێستا من کە کارەکانم کردو هەمووی ئاعتمادم لەسەر داهێنانی ئەو کارانەی خۆم بۆ ئاوازانی خۆم کە زیاتر لە 1100 ئاواز تا ئێستا کردووە. هەندێک ڕخنەیەوە دەگرن لە جەنابتان ئەڵێن ئەوەی مامۆستا هەڵکەوت زاهیر دەیکات ناچێتە بواری خزمەتی هونەری کوردیەوە تۆ چی ئەڵێ؟ زۆر جار جوابی ئەو وەڵامەم داوەتەوە من ئەسڵەن بڕوان بە مۆزوعی ڕەسەنایەتی ئەو مەسائلە هەسڵەن هەر نەبووە ئەوەی من کردومە کۆمەڵی هونەرمەندی زۆر باشم پێگەیاندووە کۆمەڵی هونەرمەندی زۆر باشە بۆ پێش من ئیشان کردو و کارم لەگەڵ کردوون ئەمسالی هونەرمەند لەیلا فەریقی هونەرمەند مەرزێ فەریقی هونەرمەند پەیوەنجاف هونەرمەند ئەیوب عەلی هانی و ئیزافەتەن لە هونەرمەندانەی کە کارم کردوون هەموو کارێکن لەوانەی کە مێژووکی زۆر پشنگداریان هەیە و دڵنیام لە ئیسپاتی وجودی ئەو هونەرمەندانە لە مێژوودا و جوموریکی زۆریشیان هەبووە. ئەو ئینعکاسەی کە دژە باو بە کارەکان دەبێ ناتوانن وەکو تۆ بکەن بۆیە ڕخنە ئەکید ناتوانن ئەکید بەلا شک و من وەڵام تەدەمەوە من بە تەواضەوە ئیشی خۆم دەکەم بەڵام ئەکید پێیان ناکرێت
ئەوەی کەوا دەڵێ چی بە نسبەت کرانەوە بەڕووی دەرەوە بۆ منە تۆ کارت کردووە لەگەڵ چەندین هونەرمەندی گەورەی جیهانی عەرەبی ینی ئەگەر ناوێک بێنم بۆ نمونە ئێمە مەیادە حەناویمانەیە ناوێکی دیکە بێنم خاتوونی گەورە فەیروزمان هەیە ناوی دیکەش لای خۆتانە ئەمە چۆن توانیوێتی خزمەتی هونەری کوردی بکات من زۆر لە هونەرمەندە گەورانم هێنا خزمەتی مێژی کوردستانم پێکرد یەکێکێک و هونەرمەند میادە حەناوی بە پێنجەکی هەموو وەتانی عەربی حساب دەکرێت لە هونەرمەندە کاڵە هونەرمەندەکانی مێژوی عەرەبە هاتووە جلی کوردیشی لەبەرکردو لەسەر کوردستان گۆرانیاڵێ ئەمە ئەگەر خزمەتێکی گەورە نەبێ ئەبێت چی ناو بنێ و ئەمە ئەگەر کارێک دەکەی خەڵاتێکی زۆر گەورە بەدەستدێنێ لەگەڵ ئەوەی گۆرانێکی نیشتیمانیە ئەبێ ناوی چی بێ ئللا ئەوەیە کە ئەو خەڵکانێک کە پێیان ناکرێت دەستیان ناگا بە هونەرمەندانە بۆیە پێیان وایە تۆ خراپەکەی ئەکیت هەروایە هونەرمەند هەیە من دەڵێم ئەوەی من کاری بۆ دەکەم یان پەیوەندی هەیە لەگەڵ من زەحمەتە بتوانن وێنەیەکی لەگەڵ بگرن نەکاری لەگەڵ بکەن بۆ نمونەکێ فەیروس نەجات سەغیرە ینی ئەوانی ڕخنە لە تۆگرن ناتوان وێنەیەکیشیان لەگەڵ نا بە دڵنیایی نەخێت ناتوانم چیان دێ من بۆیان دەکەم چن وێنەیەکیان لەگەڵ هونەرمەندە بێنەوە وەلای ئەنی خەڵاتیشیان بۆ عەرزەکەی ئەکید وەک پێش چەند ساڵێ لەوە پێش لە یەکێ لە کەناڵەکان باسیەوەم کرد من دەتوانم لە دوسێ سەعاتە ئەلبومێکم پرۆگرامێکم کرد لەو ماوەیە و بە لایف پێشانم دەکەمشە پرسیارم هەیە لەسەر ئێستاش ئەوە دەڵێم کەسێک لەوانەیە کە ئەوانەی پێ زەحمەت و پێ خزمەت و پێ کاری هونەرێ نییە با بچن تەجروبە بکەن با بچن لەگەڵ ئەوانە کاتێگەن هونەرمەندێکی زۆر سادەی وڵاتانێک زۆر بهینەکەی خۆیان بە گەورە دەژمێنن من باسی هیچ شتێکم نەکرد هیچ دیعایەکیش ناکەم بەڕەوتی خۆم کاری خۆم دەکەم و لە سەرەتای کارەکانمەوە من دەنگدانەوە لە کاری من کراوە هەر ئەگەر بگەڕێمەوە ساڵی 92 سرودی پێشمانکەوە بارزانی سرودی مرکزی پارتی دموکراتی کوردستان کە من کردم بۆ گەنجێکی 18 ساڵ کارێک بوو ئەمە زەحمەتە یعنی ئەو مۆدیلە نەبوو لە کوردستان گەنجێک بێت سرودی فەرمی حیزبێکی گەورەی سیاسی لە کوردستان بکە بە دوو نوع ڕەت دەکرایە گەیان و تۆ چۆن ئیشی سیاسیەکەی دووش لایەن سەیر بوو بەڵام تا ئێستا یەکێ لە گەورەترین سرودەکانی ناوە میلەتە ئەو سرودەیە کە ملیۆنەها کەس لە بەریەتی ئەمە دووەم کاری من بوو لە ژیانی هونەری من زیاتر لە کاتی جەنابتان ناگرم کۆتا پرسیارم ئەەکەم ڕایەک دروست بووە ئەڵێ بۆ نمونە ئێستا بە هونەرمەندەکان ناوترێ بەرهەمت چییە بە تایبەت گۆرانی بێژەکان یا دەنگ بێژەکان پێیان ناوترێ بەرهەمت چی ئەڵێن لە ئینستاگرام بۆ نمونە چەند فۆلۆوەرت هەیە چەند ڤیوت هەیە هەرەمە وای کردووە کە هەندێک پەنا بەرنەبەر کڕینی فۆلۆ کڕینی ڤیو ئایا کوانتیتی گرنگە ژمارە یا کواڵیتی و ئاستی کارەکان نا من ئاستی کار و کواڵەتی کارەکە بە گرنگدانم نەک ڤیوری یوتیوب و ئینستاگرام من لەگەڵ ئەویان نیم ئەسڵەن پێم گرنگە ئەگەر 10,000 کەسی باش ئەو کلیپە ببینێ کەواتە ئەو گۆرانێ زۆر سەرکەوتووە مامۆستا هەڵکەوت زاهیر هونەرمەند و ئاوازدانەر زۆر سپاس بۆ و کاتەی بە ئێمەت بەخشی ماندوونە بن هەر هەبن سپاس بۆ ئێوەش دەستخۆش پرۆگرامەکەتان لێکەم زۆر دەستەکانتان خۆش بێت هەربژین بەڵێ بینەرانی ئەزیز ئەمە کۆتا گفتوگۆی ئەم بەرنمەیەمان بوو دیسانەوە بە ناوی تەواوی ستافە بەڕێز و ئەزیز و ماندوونە ناسەکەمەوە پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆستان لێ یەکەم تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.